هیوادارم هەمووتان باش بن و خی گەورە ئەم پێنجشەممەیە و هەموو پێنجشەمەکانی تریش بە خێر و خۆشی هەفتەکەمان کۆتایی پێبێنێت و هیوادارم کە هەمومان لە ماڵەکانی خۆمانە خی گەورە ئارامی بەسەر دڵ و دەروون و ماڵ و خێزان و شارەکانماندا ببارێنێت و هەموو ڕۆژێکی ژیانمان ئارامی و دڵخۆشی بێت. ئەمەڵقی دۆکتەرز ئۆن ئێ وەک ئێستا تایتڵەکەی کەوتە سەر شاشە ناونیشانەکەی بریتێ لە چیرۆکی چاکبووەکانی کۆرۆنا. ئەم ئێوارەیە دەمەوێت بە ژمارە قسەتان لەگەڵا بکەم، بە ژمارە بتاندوێنم و پێش دەستپێکردن بە ژمارەکە لەوەی ئەمڕۆ پێنجشەممەیە و زۆری وڵاتی ئێمە موسڵمانە و خەڵک لەم ئێوارەیەدا سەڵاوات زۆرەدا لە گیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام و هەزاران جار درودی خوای لەسەر بێ بە فەرمودەیەشی سەروەری مرۆڤایەتی دەست پێکەم کە فەرمووی هەر کەسێک باوەڕی بە خودا و بە ڕۆژی دوایی هەیە یان بە باشە بڵێت یان بە بێدەنگ بێت. جا بۆچی بۆ دەست پێکەین؟ لەبەرەوەی کە ئێستا میدیا بەڕاست و بە چەپا خەریکی دابەزاندنی ورەی خەڵکە، ورەی خەڵک بەگشتی لە کوردستانە، ورەی خەڵک بە تایبەتی لە شاری سلێمانیە کە لە شاری سلێمانی زۆرترین ژماری تووشبووان بە کۆرۆنا دەستنیشان کراوە کە 5929 کەس بوو هەتاوەکو پێش سەعاتێک ئەگەر نازانم زیاد کرا بێیان نا. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا سلێمانی وەزعی ئەوە نەخراپە؟ ئایا ئەم مەسەلەی شارچێتی نییە و مەسەلەی دژایەتیکردنی خەڵکێکی بەشمەینەت نییە کە سەرباری قەیرانی موچە و قەیرانی کارەبا و ئاو و گەرما و هەموو شتێکی تریش کە کۆرۆناش بەرۆکی گرتوین تۆش وام لێ بکەی کە ورم بڕوخێنیت و بڵێ هەرچی لەم شارە بژی تووشی کۆرۆنا بێ و هەرچی تووشی کۆرۆناش بێ ئەمرێ؟ پرسیارەکە ئەوەیە. بەڵام بابزانین ژمارەکان چیمان پێڵێن لەگەڵ بەشی گرافیکە لە دەستگای میدیای کورسا گرافیکمان بۆ حازرکردن ئێستا پڕ لە شاشەکەی تەماشا بکەن. ئەمڕۆ من لەگەڵ مەریەم عەبدوڵڵا قسەم کرد کە پامنێری کورسات نیوزە و ئێستا کۆرۆنایەتی لە ماڵەوە بەڵام هەر خەریکە یارمەتیمانە لەگەڵ بەڕێزان لە ئاماری سلێمانی قسەی کردووە. ئێستا دانیشتوانی پارێزگای سلێمانی ژمارەی دانیشتوانی پارێزگای سلێمانی نزیکەی 1,280,000 کەسە، ئەوەی کە لە ئاماری سلێمانیەوە بێمە وتراوە و ژمارەی دەستنیشانکراوان هەتاوەکو ئێستا بە نزیکەی 5,929 کەسە. ئەگەر ئێمە 5,929 دابشکەین لەسەر 1,280,000 ڕێژەیەکمان بۆ دەرەچێت کە دوای زەڕبی سەدیەکەینەوە بە لە 0.46. ئەگەر بکرێت بە پیکسەر نازانمەکرێتیانە بە برایانی مۆنتێر ئەوەی کە ئەم ژمارە پێمانەڵەیە تاکو ئێستا لە شاری سلێمانیە کە زۆرترین ڕێژەی تووشبوون بە کۆرۆنا دەستنیشان کراوە کە 5,929 کەسە تاکو ئێستا لە شاری سلێمانی لە هەموو 220 کەسێک یەک کەس دەستنیشان کراوە بە کۆرۆنا. لە هەموو 220 کەسێک لە شاری سلێمانی تەنها یەک کەس دەستنیشان کراوە بە کۆرۆنا. بەڵێ ئێمە ئەمانەوە ژمارەکە زۆر کەم بێ، نامانەوە ژمارەکە زۆر بێ، بەڵام شاری سلێمانی لە کارەساتان نییە. شاری سلێمانی سوپاس بۆخوا بە قسەی پارێزگاری سلێمانی و بە قسەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و پسپۆڕانی تەندروستی هێشتا لەژێر کۆنتترۆڵە. اینجا ئەگەر کامێرەکە بگۆڕین بۆ ئەم کامەرەی کە ستۆدیۆکە بە گەورەتر پیشانەیە لێرەوە پرسیارەکە ئەوەیە کە خەڵک تووشی کۆرۆنا بێت چیە بێ؟ ئەمە 1 و 2 3 و 4 و 5. ئەمە هەر یەکێک لەم سەتڵانە 96 دانە تۆپی تێدایە. ئەم 96 تۆپە ئێمە بۆچی بەکارهێنین؟ بۆی کە ئێمە پێتان بڵێن ئەگەر 100 کەس تووشی کۆرۆنا بێت لەم 100 کەسە چەندێکیان دەربازە بن و چەندێکیشیان ئەگەری خوا نەخواستە مەرگیان هەیە. ئەوەی کە تاکو ئێستا داتاکان پێمانەڵێن و داتاکان نیشانیان ناوە لە شاری سلێمانی کە ئەمە ئیشمان بەم دیوەی سەتڵەکە هەیە ئەوەیە کە لە هەموو 100 کەسێک کە دەستنیشان نەکرێت بە کۆرۆنا ئێستا لە هەموو کاتێک خۆشتر بێ 96یان بە سەلامەتی نەجاتیانە بێ و تەنها 4 کەسیان کۆچی دوایی ئەکەن. تەمەشای بەردەستی من کەن بە ڕێزان لە هەموو 100 کەسێک کە دەستنیشان نەکرێت بە کۆرۆنا 96 کەسیان خوای گەورە شیفایان بۆ نێرێ تەنها 4 کەسیان کۆچی دوایەکان تۆپێکم کەوتە و لاوەچمەی هێنمەوە باشە لە هەموو 100 کەسێک کە دەستنیشان نەکرێت بە کۆرۆنا خوای گەورە شیفا بۆ 96یان ئەنێرێت و تەنها 4یان کۆچی دوایی یەکەن. سوپاس بخوا کە تاکو ئێستا ڕێژەکە بەراورد بە وڵاتی سویدی ژێمە لە باشیین. باشە اینجا ئەگەر ئالەم کامێرە دیسان پیشانان بنەوە برایان و خوشکانم لە میدیا هاوڵاتیانی بەڕێز سێری ئەم سەتڵە بکە 96 تۆپی سپی تایە تەنها 4 تۆپی سووری تایە
بۆچی تۆ ئەبێ فۆکەسەکەت لەسەر ئەم چوار تۆپە بێ لەسەر ئەم 9 نەبێ بەڵێ هەر کەسێک لەو بەڕێزانەکە کۆچی دوایی ئەکاکرێت دایکی ئێمە بێ باوکی ئێمە بێ برا و خوشک و کەسوکاری ئێمە بێ تەنها یەک ڕۆحیش لەم شارە و لە هەر شوێنێکی دنیا بڕوا بۆ ئێمە زۆرە بەڵام دەبێ ئاگامان لە پەیامەکانمان بێت کە سوپاس بۆخوا زۆرینەی زۆری خەڵک کە تووشی ئەم نەخۆشییا بن چاکە بنەوە تاکو ئێستا داتاکان ئەوان نیشان ناوەکە لە 100 کەس لە وڵاتی ئەمەکە دەستنیشان نەکرێ بە نەخۆشەکە 96 خوای گەورە شیفای بۆ نێرێت و چاکە بێتەوە.